لایەنە شیعەکانی عێراق بەردەوام هەوڵی زیاتر بەهێزکردنی هێزەکانی حەشدی شعبی دەدەن و لە بودجەی گشتی عێراقیشدا پارەیەکی زۆر بۆ بەهێزکردنیان تەرخان کراوە لە کاتێکدا ئەو هێزانە زیاتر لە ژێر کۆنتڕۆڵی گروپە شیعەکاندان وەک لە حکوومەتی عێراق. عن الحشد مشروع كبير ومدعوم من أطراف أخرى. حەشد پرۆژەیەکی گەورەیە لەلایەن لایەنەکانەوە پاڵپشتی دەکرێت. بە دڵنیاییوە هەوڵ هەیە حەشد بکرێتە هێزێکی گەورە لە وڵاتە و پاڵپشتی بکرێت. هەوڵ دەدرێت زۆر لە سوپای عێراق زیاتر بایەخیان پێ بدرێت. عند الكثيرين من الجيش الموجود في الجيش العراقي. پشکی حەشدی شعبی لە بودجەی گشتی عێراق زیاتر لە 3 تریلیۆن و 740 ملیار دینارە. لەو بودجەیە 3 تریلیۆن و 79 ملیاری بۆ موچە و پێداویستیەکانی ئەو هێزە و 160 ملیاریشی بۆ پڕچەکردنیانە. لە کاتێکدا هێزەکانی پێشمەرگە کە بەشێکە لە سیستمی بەرگری عێراق پاڵپشتێکی ئەوتۆ ناکرێن، ئەمەش بەرپرسانی کوردی نیگەران کردووە. بەشێکە لە دروستبوونی تێڕوانی یعنی دروستبوونی گرفت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایش تۆ بەو هەموو ئیمکانیاتەوە حەشدی شعبی بە هێزەکەی لە بەرامبەردا هێزی پێشمەرگەمان هەیە دێ لە قواتی بەڕی هێزە وشکانەکانی عێراق مەسەلەن لە بودجەی عێراق تەخسیسێکی زۆر کەمی بۆەکەی ئەمەش نقطەی خلافە لە نێوان هەردوولادا بۆیە بڵێ بە تاکید ئیش بۆ ئاراستەیەکرێت کە حەشدی شعبی بەردەوام بە قوت بکرێت. ژمارەی هێزەکانی حەشدی شعبی سەرووی 200,000 چەکدارە و لە چەندین گروپی جیاواز پێکاتون. بودجەی ئەم هێزە 12% بودجەی ئاسایش و بەرگری عێراق و 2% تێک ڕایگشتی بودجەی عێراق پێک دەهێنێت. سعد مەطلەبی سەرکردەی دەوڵەتی یاساش لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا جەختی کردەوە حەشد و سوپا ئامانجیان بەرگریە لە عێراق و جیاوازیان نییە. بەڵام چاودێرانی سیاسی جیاوازتر لە دۆخەکە دەڕوانن و حەشد وەکو هێزێکی وەلایی دەبینن. هۆکاری زیادکردنی بودجەی میزانی حەشد تا لە 2020 تا 25 دەگەڕێتەوە بۆ 3 هۆکارێکیان یانوێ بیانکەنە بەدینێک بۆ جێشی عێراقی کە بەرەی ئێرانە، دووەمیان ئەیانوێ ئەو بەتاڵە مقنعی کە هەیە لە عێراقا و میزانە انفجاریە زۆرە ئەو پارەیە لە ڕێگەی حەشدەوە خەڵ لە بەری ئەوەی بڕوا بۆ ناو جێشی عێراقی بچێتە ناو حەشدەوە ژماریان زیاد کردووە. حەشدی شعبی لە ساڵی 2014 و لە کاتی شەڕی داعشدا لەسەر فتوای مەرجعیەتی شیعەکانی عێراق پێکێنرا. تەرخانکردنی پارەیەکی زۆر بۆ ئەم هێزە لە بودجەی عێراق لە کاتێکدایە کورد و سونەش وەکو هێزێکی مەزهەبی شیعی لەم هێزە دەڕوانن نەک وەکو هێزێکی نیشتیمانی. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.